جوی ئینسان زۆر گرنگە. ئینسان ئەو قەدر و قیمەتی کە خوای گەورە بۆی دروست کردووە پێی بە، چونکە جویەکێکە لەو ئەندامانەی کە پێڵووی نییە، قەت داناخرێ، قەت جۆ داخرێ نەخێر. بۆیە خوای گەورە لە باسی ئەصحاب الکهف فەرمێ چی؟ فەرمێ فضربنا على آذانهم في الكهف سنين عددا. بوومە لەرزە بوو، هەورە تریشقە بوو، دنیا بەسەر یەکا ڕووخا، ئەمانە خەبەریان نەبووە 300 دانە ساڵەزان بۆ، لەبەرەوەی کە خوای گەورە گوێیانی بەنج کرده بوو، گوێیانی خنی بوو. حتا حاسەکانی تر کە ئینسان ئەخەوێ تو ێستا لەسەر جێیەک ڕائەکشی، حاسەی هەستت بۆ جێگەکە ناجۆزێتەوە بۆ لاشت، یعنی هەموو دەقەیە هەز ناکەی ساکەنە تۆ ناو پێخەفێکای لەسەر کورسیە دانیشتووی تەواو لاشە لەگەڵیان ڕادێ، بەڵام بۆ هەموو شتێک جۆقوڵاغە بی ئاوڕێیتەوە سی دەکەیت. بۆیە بۆ ئەوەی کە ئینسان خەبەری نەبێتەوە ئەبێ جوێی بسمرێ، نەخێر ئەبێ جوێی قەپات بێ، جوێی بلۆک بێ، کە بلۆک بوو ئەنجا خەبەری نابێتەوە. سبحان الله. فضربنا على آذانهم، بەش گوێ، ئەی چاو ئەی حاسەکانی تر نەخێر. بۆیە ئینسان جوێی زۆر جار حتا لە کاتی بەنجە، یعنی ئێمە پێمان سەیرە چەند نەخۆشێک لە هەزارەها نەخۆش ئاوای لێ دێ، ئەلێ دکتۆرە زانی لە کاتی عەمەلیاتەکەیە جۆمە لە هەموو قسەکانتان بوو، باوەڕەکەن ئەلێم دەباشە وتمان چی دەی، ئەلێ وەڵاهی وتان فڵان و فڵان و فڵان، باوەڕم پێ بکە وەکو خۆی بەمان باسەکاری لە مەیسەکەیا بووە، ئەلەم ئەی ئازارە نەبووە لەن هەوڵا دکتۆرە ئازاریش بەس بۆ خۆی جۆم لە هەموو قسەکانتان. سبحان الله. جوەکە نەخەوتووە نەخۆشەکەش بەنجە. ئەزانن ئەمە عیلمە، ئەمە تەنها قسە نییە. بۆیە ئەم گوێیە ئەبێت لە شوێنی خۆیە بۆ ئیشی خۆی بەکار بێ، بزانێ ئەم گوێیە بۆچی دروست کراوە.